بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان و تێپەڕاندنی ئەو قەیرانە ناهەموارەی ماوەی زیاتر لە 2 ساڵ هەرێمی کوردستانی گرتووەتەوە، لێپرساوانی ئیداری پارێزگای سلێمانی و بەشێک لە پەرلەمانتارانیش وەک ڕایانگەیاندووە پەیڕەوکردنی سیستمی لامەرکەزی بە پێویست و چارەسەر دەزانن. دەبوو لە ساڵی 2009 سیستەمی لامەرکەزی جێبەجێ بکرێت بۆ ڕێخستنی کاروباری کارگێڕی و دارایی لە سنووری پارێزگاکاندا. لە ئێستادا یەکێک لە هەرە باشترین پلانەکان جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزیە، بۆیە ئەوە ئەرکی ئەنجومەنی پارێزگاکانە بە هەماهەنگی لەگەڵ پارێزگارەکان سیستەمی لامەرکەزی جێبەجێکردنی ئەو سیستەمە کارا بکرێەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. چاودێران و شارەزایانی بواری ئابووریش پێیان وایە کە خۆبەڕێوەبەری پارێزگاکان لەگەڵەوەی بارگرانی سەرشانی وڵاتیان کەم دەکاتەوە لە ڕووی ئیداری و ئابووریشەوە گرنگی بەرچاوی هەیە. بە شێوە گشتەکەی لامەرکەزیەت سوودی زۆرە بێت، ئەکرێت لە ڕووی اقتصادەوە کاریگەری هەبێت، لە هەمان کاتە لە ڕووی چاودێریکردنیشەوە پرۆژانەی کە ئەکرێن ئەوی شانەی کە ئەکرێن ئەو داهاتانی کە دێنە ناوچەکەوە چاودێریەکە زیاتر وردەبێتەوە. بەمەرجێک ئەگەر ئێمە بتوانین دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتیان زیاتر بکەین لە ڕۆ ئیدارەکەشەوە سوودێکی ترێ بێتەوە. بۆ نمونە هاوڵاتیەک لێرەوە بڕە بۆ هەولێر بۆ ئیمزایەک دەجا بڕاتە هەولێر، ئەو کاتە لە سلێمانیە توانێت بە یەکجار ئیمزاکەی بکە، لە هەمان کاتە ئەو داهاتانی کەی ناوچەکەنی سنوورەکەن بۆ خەڵکی ناوچەکە خۆی بێتەوە. ئەگەر بێت و شاری سلێمانی بینەوە بە نمونە لە ڕوانگەی ژماری دانیشتوانەوانێ، لە ڕوانگەی مەساحەوانێ، لە ڕوانگەی داهاتەکانەوانێ دەتوانێت قازانجێکی زۆر لە خۆبەڕێوەبردن بکات و سەرچاوی داهاتەکان فرەتر بێت و ئاسانکاری بۆ هاوڵاتی و بۆ حکوومەتیش دەبێت لێرەدا لەو ڕۆتینە نەجاتی دەبێت کە پێویستی بە پایتەخت هەبێ هەموو ڕۆژێک بۆ ئەوامیرە ئیدارەکان بیان داراییەکان بێ. بۆیە لە ئێستادا بە ئەم بارودۆخەی ئێستا واخوازێ هەم بۆ کەمکردنەوەی خەرجیەکان و فراوانکردنی سەرچاوەکان پارێزگاکان خۆیان بەڕێوەبەرن. ئەگەرچی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی یەکلاکەرەوەی لەبارەی دابەزاندنی دەسەڵاتەکان و جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی نەداوە، بەڵام سەرنجام تێڕوانینەکان بەو ئاراستەیەن کە لەم بارودۆخەی ئێستادا لامەرکەزیەت باشترین ڕێگەچارەیە بۆ تێپەڕاندنی قەیرانەکان لە هەرێمی کوردستان. چاودێران و شارەزایانی ئابووری پێیان وایە بە جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی دەتوانرێت چارەسەر بۆ بەشێکی زۆر لە کێشە و گرفتەکان بدۆزرێتەوە. ئەوەی هاوڵاتیانیش دەیەوێت تەنها تێپەڕاندن و چارەسەرکردنی ئەم قەیرانەیە کە ماوەی زیاتر لە 2 ساڵە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.